انجمن شیخان کمال دادگری کردستان گشتک بو ماموستا و بانکخوازن سنور هر دو مالبندن دهوک و دوروبرین هولیر رکخست. اف گشتش به خمت خوردکرنا گیان براینی و اگرتنا هز و شیانان هاتا رکخستن. ام افریقا وکو انجمن شیخان رابین بخوانکی بو هر سی کاندیدمه برز دور بادینان الویری ام کومبین اف منطقه مندانه سرب ناحیه کلکچیوا پال پشتیا مالبندا دهو هفليري يا دورو برا و پال پشتیا مالبندا دهو که او پال پشتیا مکرن ام ویری بشین خوانه کی چه بکن بو هر سی کاندیدمه برز الدورا بادینان امر انجمنی بیستی شیخانی برانی کمالی دادگری هستا بنیور خوانک بو اندامو لانگرانی خومن بتایبەتی مەلبەندی دەوروبەری هەولێری کۆمەلی دادگەری و مەلبەندی دهۆشی کۆمەلی دادگەری ئێمە زۆر سوپاسیان دەکەین دەستخۆشیان لێ دەکەین خوا پاداشتی خێریان بداتەوە کە خوددا تاالە دەفەرمێ گەلی خەلکینە ئێمەوان دروست کردەگە شعبە بنەمال تائیفە دەوڵەت بۆ ئەوەی یەکی بناسن ئیمڕۆکەش ئەنجومەنی شێخانی کۆمەلی دادگەری هەستیا بە تەطبیقکردنی ئەم ئاەتە پیرۆزە و کۆمەڵە کەسانێک لە هەولێر و حتا دەگاتە دهۆک برایانی لێک خڕکردەوە ئێشی کێکە لە ڕێگە و ڕێبازی ئیسلامی پیرۆز کە ئەوها بەردەوامە لە گەیاندنی یەک تەعارفکردنی هەمی لایەنەکان و هەمی تین و چێژەکان و عشیرەتەکان کە لێک خڕ دەکاتەوە بۆیە ئیسلام لە هەر جێگەیەک بێ پیاوی ئاینی و حیزبی ئاینی لە هەر جێگەیەک بێ بەرەکەت و سەرکەفتن لەوێ ئینشاءالله تعالی. اجلای خوبه برپرس هر دو مالبندن دهوک و دوروبرین هولیر گشبین به پشتوانیا خلک دوری بو کمالا دادگری کردستان. یعنی دیدارشی ایمانی بو بەڵێن بەخوای گەورە بدەین و لەو وێزگەیەش لە کار و ژیان و خەباتمان شتێک بکەین بۆ دنیا و قیامەتی خۆمان سەربەرز بین ڕووسور بین و سنووری بادینان و بازنەی دهۆک دەکەینە ئیشاڵە مفازەیەکی گەورە بۆ کۆمەڵی دادگەری و بۆ پرۆژەی ئیسلامیمان ئێمە دڵخۆشین بۆ خەڵکی خۆمان و الحەمدوللا بە تایبەت لە سنووری کەلەکچی و سنووری شێخان ئێمە خەڵکەکی دڵسۆز خەڵکەکی متحمس و خەڵکەکی باشمان هەیە. دەسەڵاتێت الكردستان وغير الكردستان الجيهاني السر مسلمان كومبوي طبعا پیامبر صلی الله علیه و بری 1400 سال بحثی کردین بیشتر وقت ایدهت سر امت من همی رخا ده دجمن ریکالی گرن ده دجمنات کن ده بیشتر یا رسول الله عربی روزی ام کمین کشت شه مشکلات شه بیشتر نخی هین زورن ملاینانه ولكنكم غثاء كغثاء السيل هنا كي وي جليشينا وي كافينا والسر بحريت كافي سر دريايت كافي ما نبت ام او جليش الشيري بين ما دفيت ام معدنا كي باش بين امريكان اف امتي دا ناف خلقي خدا ناف ملت خدا دا خلقي بتر بيگيري مبدأ باوري ومتمانه مبدأ. انجمن شیخان کمالا دادگری کردستان برای انجامدان گشته که ادخوازید گرموگری و دست بجهینانا پلان و برنامه دهاتی بکد اش پیخمد بره پیش و برنا کار اسلامی الویده وره. آمد بریفکانی کنال آسمانی پیام دورا شیخان.